لە شارۆچکەی گۆپاڵی سەر بە پارێزگای سلێمانی گەنجێکی بەهرەمەند خەونی یەکگرتنەوەی هەر چوار پارچەی کوردستان و دەوڵەتی کوردی دەکاتە کارێکی هونەری فەرموون با پێکەوە کار هونەری ببینی. چەند ساڵێکە دەستم کرۆ بە دروستکردنی ئاڵای کوردستان و چەندی کاری تریش لە ئێستاشە کە ئەم کارەم ئەنجامداوە لەم سەر ڕێگایە سەبارەت بە چوارپارچەی کوردستان لە ژێرە و ئاڵایەدا کە ئەلم دۆخی ئێستادا زۆر گرنگە کورد تەبا بێ و هەر چوارپارچەی کوردستان لە ژێرە و ئاڵایەدا بێت. ئەمە هەنگاوێکە بۆ کە تەبابین، هەنگاوێکە بۆ بوونی دەوڵەتی کوردی کە هەموو تاکێکی کورد مافی ئەوەی هەیە و هەمومان ئەتوانین بڵێن ئەو خەو نابینین کە کوردستانی بێتە دەوڵەتێک. کارەکانی زۆری ئاڵای کوردستانە دروستەکەم. ئەو کاتژمێرە ئاماژەیە بۆ گرنگیدان بکات، ئاماژەشە بۆ کە کەی دەوڵەتی کوردی ڕاگەنرێت لە چ کاتێکە. ئەم شوێنە کە ئیبینین ساڵانی ڕابردوو ڕژێمی بەعس کە لێرە بۆ بەکارهێنا. من ئێستا دروشمم بۆ پێشمەرگە نووسیوە کوردستان کە بە زمانی ئینگلیزی بۆ کارانە بەکارمێنا. لەم کارکردانی منە لەم ئیشانەدا تا ئێستا هیچ کەسی هاوکاری منی نەکردووە، هەموو کارەکان لەسەر ئەستۆی خۆمە. پەیامەکەی منەوەیە گرنگیدان بە ئاڵای کوردستان، ئەو ئاڵایی کە سەدان ساڵە خوێنی بۆژێت تاوەکو ئەوە بە شەکاوی بمێنێتەوە تاوەکو ئاڵاکەمان خۆش بێ. ئێمە بۆ ئاڵایەوە دیارین، بۆ ئاڵایە کە بوونمان هەیە وەک کوردێک. منەوە کوردستانم هەتا سەر ێسخانەتوان بڵێم خۆشمەوێ، ئامادەم هەموو شتێکی بۆ بکەم. ئەم باڵای ئەنێش کە من دروستێکم ئەمێ لە هەموو شوێنێکە هەموو کەسێک کە دێتم کوردستانەوە بە عەرەب و بە ئەجنەبی تر هەر کەسێکی دەرەکی با بزانێت کە ئێمە لە هەموو شوێنە بوونمانەیە کە ئێمە ئاڵاکەمان خۆشەوێ.